بەنێوی خوددا من جەماڵی ئەحمەدیم دانیشتووی شاری بۆکانم لە ڕشتەی هونەری تەسیردا مەژوڵ بە فعالیەتم. لە ساڵی 86ەوە من دەستم بە فعالیەت کردووە و ئەوەڵین دەورەم لە تاران بووە لە خزمەتی ئوستاد تاهیرنیادا بووم. دوای ئەویش بە مرور کە هاتوومەتەوە بۆکان و چوومەتە تەورێز لە خزمەت خانمی پاشاییدا بوو. هونەری تەسیب لە ئەگە بمانەوێت تاریخچەیەکی بڵین دەتوانین بڵین کە لە دەورەی ساسانیانەوە دەستی پێکردووە. لەو دەم لە دیوارەکان و ستوونی قەسر و کاخەکاندا ئەو نەخش و نیگارە لەوێدا حەکیان کردووە و وردە وردە کە هاتوۆتە پێشێ مەکتەبهایەکی مختلفی هەبووە. مەکتەبی تەیموریانمان هەیە، سەلجوقی هەیە، سەفەویە، قاجار و معاسرمان هەیە و لە دەورەهای مختلف دەتوانین بڵین کە تەسیب فەراز و نشیبی هەبووە. مەسەلەن لە دەورەی تەیموریدا ئاسارێکی زۆر جوان و نەفیس و شاهکارهایەکی باشمان هەیە. یاوەی کە لە دەورەی سەفەویەدا بە خاتریەوەی کە ئەهەمیەتێکی زۆریان پێداوە، لەوێشدا شاهکارهایەکی زۆر عالی و باشمان هەیە. هونەری تەسیب لە زەهبەوە دێ. زەهب کە کەلیمەیەکی عەرەبیە بە معنی تەڵایە و ئێمە دەتوانین معنیەکی کە بۆی دانین ئەوە بێ کە زەڕنێگاری یا ئەوەی کە نەقاشی با تەڵا، کە لە تەڵای استفادە دەکەن لە ئایارهایەکی مختلف 18 24 و لە زەمانهای گوزەشتەدا خۆب ئایارهایەکی کەمتر هەبووە. کاربوردی تەسیب دەتوانین بڵین کە لە دەورەی ئیسلامی بولاوە لە کتاب ئارایی سەردەری مەساجد کاشیهایەکی ئیستفادەیان کردو بۆ گومبەدەکان و نەخش و نیگارهایەکە لە زروفی سوفاڵی و فلزیدا ئیستفادەیان کردو و بە خاتری ئەوەی کە تەڵا ماندگاری هەیە، جوانە و بە ئەرزشە، نەقاشیان ئەنجامداوە لەسەر کتێبهایەکی نەفیس وەکو قورئان، نەهج البەلاغە، دیوانی ئەشعار و ئەو جۆر شتانە. نوسەخی خەتی توانیویانە کاری لەسەر بکەن. تەسیب من عەلاقەم کە پێی هەیەتی و دەتوانم بڵێم کە ئەو نەخش و نیگار و گوڵهایە کە لەوێدا هەن تەرهایەکی خەتایی و ئیسلیمی، ئەو ساق و بەرگە کە حاڵەتی دەوەرانی هەیە، ئەوە من زۆرم پێ جوان بۆ و باعث بۆ کە هەموو جارێ کار بکەم و نەخش و نیگارهایە بکێشمەوە. هونەری تەسیب لە ئێراندا لە حاڵی حازردا زۆر باش نییە، حمایەت ناکردرێ، مەخسوسەن لە مەناتقی خۆماندا، مەناتقی کوردستانوانە زۆر حمایەتێک ناکرێ و شتێکی نامۆیە. کەمتر کەسێک هەیە کە شناختی هەبێت لەو ڕشتەیەدا و بزانێت چییە. من تا ئەلانەکە کارهایەکم کە ئەنجام داوە شەمسە بووە، کارهای حاشی و مەتن بووە و لە حاڵی حازریشدا لەگەڵ خۆشنەویسانی شاری بۆکان لە حاڵی هەمکاریدام و کارەکانیان بۆ تەسیب دەکەم.
لە ڕشتەی هونەری تەسیبدا ئێمە لە ڕەنگهایەکی شیمیایی وەکو گوەش و ئابڕەنگ ئیستیفادە دەکەین. مڕەکەبیشمان هەیە بۆ قەڵەمگیری دەبێت، ئەبزارهایەکی مختلفمان هەیە. لە تەڵاش کە ئیستیفادە دەکەین ئەیارهایەکی مختلف وەکو 18 ئەیار 24 ئەیار کە لە بەخشایەکی مختلف لە کارەکەماندا ئیستیفادەی لێ دەکەین. ئێمە لە شاری بۆکان هەر بە مدەتێک یەکجار کلاسمان دەبێت، کلاسایەکی ئامۆزشی و کلاسەکان بەرگزار دەکەین و شاگردایەکشمان دەبێت دێن بۆ ئامۆزش. لە ئەدواری مختلفدا ڕشتەی تەسهیب مەوادێکی تایبەت بەخۆی هەبووە. مثلەن لە قەدیمدا لە ڕەنگهایەکی تەبیعی ئیستیفادەیان کردووە کە ڕەنگهایەک بۆ خۆیان سازیان کردووە لە گیاهانی مختلف و وردە وردەکە هاتوێتە پێشێ ئەو مەوادە گۆڕدراوە، شیوەی کاریان گۆڕدراوە و تا کۆلانەکە لە دەورەی مەعاسرین نسبەت بەودەم فەرقی هەیە، هەم لە نەزەر مەوادێکی ئیستیفادە دەکەن، هەم لە نەزەر ڕەویشی کارەکەوە. ڕشتەی تەسهیب لە گوزەشتەدا بۆ کتابئارایی و تەزئینی نوسەخی خەتی ئیستیفادەیان لێ دەکرد و کارهایەکی زۆر جوان بوو، شاکارهایەک بوون و تا ئەلانەکە کە ئێمە لەو دەورانەدا هەین بەداخەوە کەمتر وا هەیە کە لە کتابئارایی لە نوسەخی خەتیدا ئیستیفادەی لێ بکەن. زیاتر کارها بۆتە ماشێنی و کارهایە کە بە سیستەمهایەکی مختلف لە تەرە کامپیوتێرەوە دێن دایدەنێن و ئیستیفادەی لێ دەکەن. ئەو هونەرە تایبەتێکی کە هەیە نسبەت بە کارهای ماشێنی ئەوەیە کە ماندگاری زیاترە، یعنی دەتوانم بڵم شتێکی اختصاسیە، هونەرێکە کە لەبەی ناچێت و مەسەلەن بە مەوادێکی وەکو تەڵا ئیستیفادە دەکەین ئەو ماندگارەی هەتا دەبێت و تایبەتمەندەکەی لەگەڵ کارهایەکی کامپیوتێری ماشێنی ئەوەیە. ئێمە تەسیبکاران و بەقیەی هەمکاران کە تەسیب کار دەکەن بۆی کە ئەو ڕشتەیە ماندگاری هەبێ و لەبەین نەچێت و کارهایەکی باش ئێرائە بدەین دەبێ حمایەتمان لێ بکەن و لە هەموو جەهەتێکەوە هەم مەسئولین حمایەتمان لێ بکەن، هەم خەڵک، هەم ئەو کەسانی لە دەوروبەرمانن حمایەتهایەکمان لێ بکەن تاکوی ئێمە بتوانین کارهایەکی باش ئێرائە بدەین. من تالانەکە لە نمایشگاهاوە لە جەشوارەهایەکی مختلفدا بەشدار بووم. مەسەڵەن ئەرزکەم بە خزمەتان جەشوارەیە کە لە ئیسفەهان بەرگوزار بووە، ئەو سەفەر لە ئورومیە هەر لە جەشوارەدا بەشدار بووم. نمایشگاهای مختلف کە هەر لە بۆکان لە شارهای دەوروبەر، لە تەورێز، لە ئیلام، لە تاران، ئیسفەهان شرکەتم بووە. ئەمن لە ساڵی 95 لە ئورومیە کە نمایشگایك لە منتەخەبی بەرترین سەنایی دەستی ئۆستان بوو بەشدار بووم و لەوێدا مەقامی دووەمم کەسب کردەوە. بازاڕی کاری تەسیب بەداخەوە زۆر باش نییە. من کە چەند ساڵێکە خەریکم بە مرور کارەکەم باشتر بووە، وەلی ئەگەر لە کولدا لێ کۆڵینەوە زۆر بازارێکی باشی نییە. ئەمن تەوسیم ئەوەیە کە بۆی کە ئەو هونەرە ماندگار بێت، ڕۆژ بە ڕۆژ بچینە پێشەوە، خەڵکەکەی خۆمان مەسئولین حمایەتمان لێ بکەن، شناختیان هەبێ، بزان کە سەنایی دەستی ئێمە چییە. زۆر باش نییە کە خەڵکی ئەو کشوەرانی دیکە لەبارەی هونەرەکەی ئێمەوە دەزانن، سەنایی دەستی ئێمە دەزانن چییە، متالعەیان کردو، وەلی ئێمە بۆ خۆمان نەزانین کە چییە. من داوام ئەوەیە کە خەڵکەکە شناختیان هەبێ، ئەو شناختەش لە ڕووی متالعە چاودێکردن لە کارهایەکی قەدیمی و باش، ئەوە سوورەتە ئێمە دەتوانین کارهایەکی ماندگار و چاکمانە بێت. من پیشنهادێکم هەیە کە بۆ هەمکارەکان ئەوانەی وا تەسیبکارن هەمومان پێکەوە
ڕفاقەتمان هەبێ ڕفاقەتم پێ باشترە تا ڕقابەت پێکەوە نەزەر بدەین کارەکانی یەکتر بەڕستی بکەین لەگەڵ یەکتر بین کۆمەگی یەکتر بکەین بە نەزەرم زۆر باشتر دەبێت کارهایەکی زۆر چاکمان دەبێت ئینشەڵڵا من تەشەکر دەکەم لە ئۆستادەکانم کە زۆریان کۆمەک کردم ئای تاهیرینیا لە تاران کە زۆری زەحمەت بە منەوە کێشا خانمی پاشایی لە تەورێز دەستیان خۆش بێ وا لە حاڵی حازریشدا ئای مێهرەبان کە لە سنە من لە خدمەتیاندام دەستیان خۆش بێ و تەشەکوریان لێ دەکەم